ئەم موبایلە لە یەکەم ڕۆژ دەرچوونیەوە تا ئەم خولەکە ئێمە عاشقی خۆی کرد لەوانەیە ئێستا بپرسن ئاخۆ شتێک وا دەکات کە ئێمە عاشقی ئەم موبایلە بین فەرموو تەماشای دیزاینی ئەم موبایلە بکەن لە پشتەوەیدا بە دیزاینێکی شێوە جڵد ڕووپۆش کراوە کە دیزاینێکی بێوێنەوە جوانێکی لە ڕادەبەدەری هەیە و هەروە کامێرایەکی شێوە بازنەی کە 200 مگاپیکسل و کۆمەڵێک تایبەتمەندی لە نێوان کامێرای ئەم موبایلە هەیە و موبایلەکەمان خاوەندارێتی لە ڕوونمایەکی ئەمۆلیدی چەماوەش دەکات و جگە لەمانەش موبایلەکەمان خاوەنی پاترێکە بە توانای بەرگایە بوونەوەی 100 وات و ئەمە و کۆمەڵێک تایبەتمەندی تر چاوەڕوان من تا کۆتایی ڤیدیۆکە و دەگەڕێنەوە وڵاتان. سلاوی خوای گەورەتان لێبێ، من مەنسوور بڵاسم لە تێک پلەسەوە. خۆم بە خۆشحاڵ دەزانم پشتیوان بە خودای گەورە دواتر پشتیوان بە ئێوەی خۆشەویست لە ڤیدیۆیەکی نوێ لەگەڵتانین. لە ڤیدیۆ ئەمڕۆماندا باز لە نوێترین موبایلی کۆمپانیای ڕێلمی دەکەین کە موبایلی ڕێلمی 11 پرۆ پلەسە کە ئێستا ئەم موبایلە گڕی لە بازاڕەکان بەرداوە. وەرن با پێداچنەوە بەگشت تایبەتمەندیەکانی ئەم موبایلە نازدارە بکەین و ئەم موبایلە ئێستا لە بەردەستی ئێمەوە چەندین ڕۆژە ئێمە ئەزمموی دەکەین و کۆمەڵێک تایبەتمەندی لە موبایلەدا هەیە و ئەو ئەزمموی ئێمە کردومانە لەگەڵێەوە هاوبەش پێ دەکەین لەگەڵ پێداچوونەوە بەگشت تایبەتمەندەکانی ئەم موبایلە و دەمەوێت ئاماژە بۆش بکەم. زۆر سپاس بە کۆمپانیای ڕێلمی عێراق کە ئەو متمانەیە بە ئێمە بەخشی ئەم موبایلی بۆ ئێمە نرد بۆ ئەوەی پێداچوونەوە و ئەزمموی خۆمان بۆ ئەم موبایلە بکەین و بۆ ئەوی خۆشەویستی بخینەڕۆ. موبایلەکەمان لە دیزاینەوە دەست پێ بکەین لە بەشی پشتەوەدا دیزاینێکی شێوە جڵدی هەیە لەوانەیە ئێستا بپرسن ئەم دیزاینە چێ کردوێتی. ئەم دیزاینە لەلایەن دیزاینەری پێشووی کۆمپانیای گوچی کە کۆمپانیایکی ئیتالی تایبەت بە جلوبەرگ و هەروەها بە جانتا و هەروەها بە کاژمێر و کۆمەڵێک ئەکسسواراتی ترە کە کۆمپانیایکی ئیتالیە و ئەو دیزاینەرە ناوی ماتیۆ منیتۆیە و پێشتر لەو کۆمپانیایشی کردووە و بۆ ئەم ساڵش کۆمپانیای ڕێلمی توانیوێتی بە هاوبەشی لەگەڵ ئەم دیزاینەرە دیزاینی موبایلەکانی زنجیرەی ڕێلمی 11 دیزاین بکات کە دیزاینێکی شێوە جڵدە و بە سێ ڕەنگی جیاواز کە ئەو موبایلی لە بەردەستی ئێمەیە ڕەنگە سەوزەکەیتی و هەروەها ڕەنگی زرد و لەو لاشەوە ڕەنگی ڕەش بەردەستی خورستووە بۆ بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان. موبایلەکە ئەگەر لە لاکانەوە سیر بکەین لە بەشی لای ڕاستی موبایلەکەمان دوگمەی هەڵکردن و کوژانەوەمان هەیە و هەروە دوگمەی سەوزیاتکردن و سەوت کەمکردنمان هەیە. لە بەشی سەرەوە شماندا بوونی مایکێکە و هەروەها بوونی بڵندگویەکی ستریوەیە. لە بەشی لای چەپی موبایلەکە هیچ دەرچەیەک بەدی ناکردەوە. لە بەشی ژێرەوەی موبایلەکەمان دەرچەی سیمکارتمان هەیە و هەروەها بوونی مایکێکەوە دەرچەی بەرگایی بوونەوەی شێوە تایپسی و هەروەها بڵندگویەکی ستریۆ. ئەگەر لە بەشی پشتەوەدا سیر بکەین کامێرایەکی شێوە بازنەیمان هەیە کە دەتوانین بڵین تۆزێک کامێراکە لە دیزاینی پشتەوەی یاخود لە بەرجی پشتەوەی هاتۆتەوە دەرەوە کە ئەمەش بۆ گەورەی هاوێنەکانی دەگەڕێتەوە کە وای کردووە کامێراکە یەک تۆز بێتە دەرەوە و هەروەها کامێرای سەرچەو موبایلەمان 200 مگاپیکسلەوە دواتر دێنە سەر باسکردنی گشت تایبەتمەندەکانی کامێرە و ئەزمموی ئێمە بۆ وێنە لەگەڵ کامێرای ئەم موبایلە. بێگومان ئەزمموونێکی زۆر باشمان کردووە و هەروەها ئاستێکی زۆر باشی پێشکەش کردووە کامێرای ئەم موبایلە و لە بەشی پێشەوەشماندا خاوەنی ڕوونمایەکی چەماوەیە و کە ڕەشێنەی چاڵی ڕوونما کە کامێرا سلفەکەیەتی لە بەشی سەرەوە لە ناوڕاستی ڕوونماکە دێجیت کراوە. موبایلەکەشمان کێشێکی زۆر خۆشی هەیە چونکە لە بەشی پشتەوەی ئیجە یاخود بڵێن چەماوەیە و لە بەشی پێشەوەشی چەماوەیە و لە کاتی گرتن لە نێو دەستەکاندا دەستەکانت ناڕەحەت ناکات یاخود ئاسوودەیەکی باش با دەستەکانت دەبەخشێت کە کێشی موبایلەکەشمان 183 گرامە. ئێستا گەر بینە سەر باسکردنی گشت تایبەتمەندەکانی ئەم موبایلەوە لە سەرتاشدا لە ڕوونمای موبایلەکەمان دەست پێ بکەین. لە بەشی پێشەوەماندا موبایلەکەمان خاوەندارێتی لە ڕوونمایەکی چەماوە دەکات لە جۆری ئەمۆلید و بە قەبارە 6.7 ئینچی بە ڕوونی فول HD+ و بەرزی چڕی پیکسلی 395 ppi و ڕەشێنەی چاڵی ڕوونما لە بەشی سەرەوە لە ناوەڕاستی ڕوونماکەمان کە کامێرا سەلفەکەیەتی جێگیر کراوە و هەروەها ڕوونماکەمان تێکراوی نوێبوونەوەی 120 هرتزەوە تێکرای وەڵامدانەوەی سەری 360 هرتزە. ئێستا لەوانەیە بپرسن ڕۆشنایی ڕوونمای ئەم موبایلە چەندە؟ ڕۆشنایی ڕوونمای ئەم موبایلەمان لە نێوان 900 بۆ 1000 نیتە لە کاتی بەکارهێنان لەبەر ڕۆژ و هەروە موبایلەکەمان
ڕووپۆش کراوە بە چینی گۆرەلا گلاسینەوەی پێنجەم کە دژەڕوشان و دژەشکانە. تایبەتمەندەکانی ڕوونما تەواو بوون نەخێت تەواو نەبوون و کۆمەڵێک تایبەتمەندی تر هەن لە ڕوونمای ئەم موبایلە ناوازەیە هەن وەرن بە ئاماژەی پێ بکەین. ڕوونمای موبایلەکەمان خاوەندارەتی لە تایبەتمەندی HDR+, دەکات و سەر و 1 ملیار ڕەنگە و هەروەها پشگیری لە تایبەتمەندی PWM دیمینگ دەکات و هەروەها بڕوانامەی TUV ئەڵمانی هەیە کە ئەم دوو بڕوانامەیەش تایبەتن بەوەی کە ڕوونمای ئەم موبایلە لە کاتی بەکارهێنان هیچ تیشکێکی زیانبەخشیان لێ دەرناچێت و کاریگەری و زیان بە چاوەکانمان ناگەێنێت کە ئێمە ئەزمونمان کردەوە چەندین ڕۆژە ئەم موبایلەمان لە بەڕاستی موبایلەکە لە ڕووی توانای ڕوونماوە لە ڕووی بەکارهێنانەوە لەمسەکە یاخود بڵێ بەکارهێنانی ڕوونماکە زۆر نەرمە و هیچ لاگەیەکی تێدا نییە و ئەمەش دەگەڕێتەوە بۆ دوو هۆکار. یەکەم هۆکاریان بۆ ئەو هەموو تایبەتمەندیە کە لە ڕوونمای موبایلە هەیە، دووەم هۆکار بۆ ڕووکارە ناوازەکەی ڕێلمی دەگەڕێتەوە کە ڕووکارێکی تەواو پێرفێکتە و هیچ کێشەیەکی نیوە تەواو جیاوازە لە ڕووکاری کۆمپانیەکانی تر کە هەموو ئەمانەش توانایەکی بێوێنە دەبەخشن بە ڕوونمای ئەم موبایلە. چی دەربارەی چارەسەرکردی موبایلە؟ چارەسەرکردی ئەو موبایلەمان پێکاتەوە لە چارەسەرکردێکی سەر و ئازناوەندی کۆمپانیای میدیاتێک کە ئەوش میدیاتێکی 7050 6 نانۆمەترێ بە ڕایاڵەی 5G کە یەکەی ڕێخەری گرافیکەکەشی مالیجی 68 MC4 و ئەم چارەسەرکەرە ئاستێکی بێوێنەی هەیە لە نرخی خۆیدا و لەلایەن زۆرێک لە کۆمپانیەکانەوە بەکارهێنراوە. ئێستا لەوانەیە بپرسن ڕامی ئەم موبایلە ناوازەیە چەندە؟ ڕامی ئەم موبایلەمان پێکاتوە لە 12 گیگابایت ڕام و لە جۆری LPDDR4X و لە ڕێگەی سۆفتوێرە ناوازەکەی کۆمپانیا ڕێلمیەوە دەتوانانی ڕامەکەی زیادکەی بۆ 24 گیگابایت ڕام و بەم شێوەیە 12 گیگابایت ڕامی تر دەچێتە سەر ڕامی ئەم موبایلە. ڕامی موبایلەکەمان دەبێتە 24 گیگابایت. بیرگەی موبایلەکەمان چەندە؟ بیرگەی ئەم موبایلەمان 512 گیگابایتە. بەڵێ 512 گیگابایت و بە 24 گیگابایت ڕام کە بێگومان ئاستێکی باش، بیرگە و ڕامێکی زۆر باشە بۆ موبایلێک کە نرخەکەی لەخوا $400 ئەمری چییە و جۆری بیرگەکەشی UFS 3.1 لەوانەیە ئێستا بپرسن نرخی ئەم موبایلە لەخوا $400 ئەمریکی چەند بێت؟ ئێمە پێتان ناڵێن تا کۆتایی ڤیدیۆکە لەگەڵمان بە و لە کۆتایی ڤیدیۆکە باز لە نرخی ئەم موبایلە ناوازەیەشتان بۆ دەکەین. چی دەربارەی کامێرەکانی ئەم موبایلە؟ لە بەشی پشتۆدا سێدانە کامێرامان هەیە کە سەرچەکەی 200 مێگاپیکسلە و بە بازنەی جێگیر کراوە. ئێستا لەوانەیە هەمتان بڵێن 200 مێگاپیکسل وڵا بەس ژمارەیە. نەخێر بەس ژمارە نیە. ئێمە 3 ڕۆژە ئەم موبایلەمان لایە و 3 ڕۆژی تەواویش ئەزمموی کامێرای ئەم موبایلەمان کردو بۆ ئەوی بزانین توانای کامێرەکانی ئەم موبایلە چۆنە، لەبەر ئەوەی ڕێلمی زۆر شانازی بە کامێرای ئەم موبایلە دەکات. بێگومان ئافرین بۆ کۆمپانیای ڕێلمی کە توانیوێتی ئاستەکانی کامێرای ئەم موبایلە بەم شێوەیە بەرز بکاتەوە، لەبەر ئەوەی کامێرای ئەم موبایلەمان لە 1x 2x و هەروەها 4x و 20xش توانایەکی لە ڕادەبەدەری هەیە و ئاستێکی زۆر بێوێنە پێشکەش دەکات و ئەم وێنانەی ئێستاش دێنە سەر شاشەکە و سریان بکەن و توانا و ئاستی وێنەکانی ئەم موبایلە دەردەخات کە توانایەکی لە ڕادەبەدەری هەیە و بەڕاستی ئەمفەریم کە ئەم موبایلە لە نرخی خۆیدا و بەو نرخی کەدانراوە بەڕاستی جێگەی دەستخۆشە بۆ کۆمپانیا ڕێلمی. کامێرە سەرچەکەی ئەم موبایلەمان 200 مێگاپیکسلە بە هەستەوەری ئایزۆسێلی HP3 کە قەبارەی هەستەوەرەکەشی 1/3 5.6 و هەروە قەبارەی پیکسلەکانیشی 0.75 و کامێرەی دووەمیشمان 2 مێگاپیکسلە بۆ وێنەی ماکرۆ کە دەتوانی وێنەی تەنی وردی پێ بگری کە ئەمیش ئاستێکی بێوێنە پێشکەش دەکات بۆ ئەو وێنانەی کە تەنی وردن. هەرچی دەربارەی کامێرە سێمی ئەم موبایلەشمانە، کامێرە سێمی موبایلەکەمان 8 مێگاپیکسلە بۆ گۆشە فراوان کە بە پێوانی 120 پلەیە و دەمەوێت ئاماژە بە شتێکی تر بکەم. کامێرای ئەم موبایلە بۆ شەو یاخود بۆ شوێنانەی کە ڕووناچی تێدا نزمە ئاستێکی زۆر بێوێنە پێشکەش دەکات و من یەک شەوی تەواو ئەم کامێرایان تێست کرد و تاقیم کردەوە و کۆمەڵک وێنەم پێگوتەوە ئێساش دێتە سەر شاشەکان کە ئاستێکی زۆر باش پێشکەش دەکات بۆ ئەو شوێنانەی کە ئاستی ڕووناچی تێدا کەمەوە. بەڕاستی ئامفەریم دووبارە بۆ کۆمپانیای ڕێلمی کە بتوانێت لە شەویشدا ئاست و توانای کامێرەکانی ئەم موبایلە بەم شێوە پێش بخات و بەم شێوەیە بەرزی بکاتەوە.
هەرچی دەربارەی ڤیددیۆگرتی کامێرای دواوەمانە کامێرای دواوەمان دەتوانێت ڤیددیۆگرتە تۆمارکە بە 4K فریم لە چرکەیەکدا بە تەکنۆلۆژیای دژە لەرزینی ڕقاواڵەی کە ناسراوە بە OIS و هەروەها کامێرای پێشەوەشمان کە کامێرا سێلفەکەیەتی بە ڕوونی 32 مێگا پێکسلە و دەتوانێت ئاستێکی زۆر وێنە پێشکەش بکات لە وێنەی سەلفیشدا و بە تایبەتی بۆ وێنە پۆرترێتەکان کە ڕنگ و بلورەی ڕەنگەکان دەتوانێت بە تەواوی لێک جیا بکاتەوە. مۆبایلەکەمان لە ڕووکارەوە خاوەندارێتی لە ڕووکاری تایبەت بە کۆمپانیای ڕێلمی دەکات کە ڕێلمی UI 4.0 و هەروەها بنچینە کراوە لەسەر ئەندرۆیدی 13 و ئەم ڕووکارەش کە تایبەتە بە کۆمپانیای ڕێلمی کە ڕێلمی UI توانایەکی لە ڕادەبەدەری هەیە لە کاتی بەکارهێنان و یەکێکە لە ڕووکارە هەر سەرکەوتوەکان کە لەسەر مۆبایلە ئەندرۆیدەکان جێگیر کراوە و ئێستا لەوانەیە بپرسم پاتری ئەم مۆبایلەمان چەندە؟ پاتری ئەم مۆبایلەمان پاترێکی قەبارە گەورەیە کە 5000 ملی ئەمپێرە و بارگاوی کەرەوەیەکی بە هێزی 100 واتیش کە پشتگیری دەکات و توانای بارگاوی بوونەوەی هەیە بە هێزی 100 وات و ئەوەی جێگەی خۆشحاڵیە بارگاویکەرەوەی 100 واتیش لە نێو کارتۆنی مۆبایلەکە جێگیر کراوە. لەوانەیە ئێستا بپرسن نرخی مۆبایلە ناوازەیە چێوەرم بابینە سەر نرخەکەی. نرخی ئەم مۆبایلە ناوازەیە بۆ ڕامی 12 گیگابایت و هەروەها 12 گیگابایت ڕامی تر کە زیاد کراوە لە ڕێگەی سیستەمەوە و هەروەها بیرگەی 512 گیگابایت بۆ هەر سێ ڕەنجی سەوز و زەرد و ڕەش بۆ بازارەکانی عێراق و هەرێمی کوردستان تەنها 369 دلاری ئەمریکا بە گرنگی ڕاستەقینەی کۆمپانیای ڕێلمی. بەڕاستی دەست خۆش و ئافرین بە کۆمپانیای ڕێلمی بتانی ئەم مۆبایلە بەم هەموو تایبەتمەندیەوە بەم نرخە باشە پێشکەش بە بەکارهێنەران بکەیت و بەردەستی بخەی بۆ بازارەکانی عێراق و هەرێمی کوردستان. و پێشەوەی کۆتایی بە ڤیددیۆکە بێن دەمەوێت ئاماژە بۆ بکەم زۆر سپاس بە کۆمپانیای ڕێلمی کە ئەو متمانەی بە ئێمە بەخشی کە ئەم مۆبایلێ بۆ ئێمە نات بۆ ئێوە پێداچوونەوە و ئەزمموی خۆمان بۆ ئێوە خۆشەویست هاوبەشی پێ بکەین و دووبارە دەستخۆشیان لێ دەکەین و کە سەبسکرایبی چەناڵەکەمان بکەن و هەروە زەنگوڵەکە چالاک بکەن بۆی لە کاتی دانانی ڤیددیۆی نوێ ئاگەنامە چەناڵەکەمان بە ئێوە خۆشەویست بکات و لایک و شێری ڤیددیۆکانیشتان لەبیر نەچێت بۆی زۆرترین کە سوودی لێ ببینێت. تا ڤیددیۆی داهاتوو بەخواتان دەسپێرین و خواتان لەگەڵ.